سەرکردەی باڵا لە کیم جۆنگۆنەوە بۆ بافڵ تاڵەبانی، سۆسیالیستەکەی کۆریا و سۆسیال دیموکراتەکەی یەکێتی، دوو سەرۆک و دوو کارخانەی بەرهەمهێنانی سەمکاری. ئەگەرچی سیستەمی سیاسی لە کۆریای باکوور بریتێ لە سیستەمی سۆسیالیستی، بەڵام لە بنەڕەتدا پەیڕەوی لە سیستەمێکی دیکتاتۆری دەکات و وڵاتەکەش لەسەر ئەو سیستەما دەقی گرتووە. دوای مردنی کیم جۆنگیلی باوک لە ساڵی 2011 بە فەرمی کیم جۆنگ ئۆنی کوڕ بوو بە سەرۆکی وڵات و دوای ئەویش بوو بە سەرۆکی پارتی کرێکارانی کۆریا. لە هەمواری پەیڕەوی ناوخۆی پارتی کرێکارانی کۆریا و لە حوتەمین کۆنگرەی ئەو حیزبەدا کە لە مانگی ئایاری ساڵی 2016دا بەسترا. لەو هەموارەدا چەمکی سەرکردەی باڵا جێگیر کرا کە کیم سەرکردایەتی پارتی کرێکارانی کۆریا و نوێنەرایەتی حیزبەکە و سەرکردایەتی هەموو حیزبەکە دەکات. لە ڕێگەی ئەم دەسەڵاتەوە کیم سەرپەرشتی هەموو ئەرک و کۆبوونەوەکانی حیزبەکەش دەکات، لە گەورەترین بنکەی شارە گەورەکان تا دەگاتە بچووکترین بنکە لە دوورترین گوندەکان. هەر لەم پەیڕەوەدا کیم دەتوانێت پۆستی حیزبی دیکەی هەبێت و سەرپەرشتی چالاکی ئۆرگانە حیزبیەکان بکات. لە دەستوری کۆماری کۆریادا هاتووە کۆماری گەلی دیموکراتی کۆریا هەموو چالاکیەکان با سەرکردایەتی پارتی کرێکارانی کۆریا ئەنجام دەدات. جگە لەواش کۆنگرەی حوتەمی حیزب نازداوی سەرۆکی پارتی کرێکارانی کۆریای لا سکرتێری یەکەمەوە هەموار کردو بۆ سەرۆکی پارتی کرێکارانی کۆریا. بام شێوەیەش ئەو نازناوە حیزبیەی وەرگرت کە کیم ئیل-سۆنگ لە ساڵی 1946 تا ساڵی 1966 بەکاری دەهێنا. لایەکی دیکەوە لە کۆنگرەی هەشتەمی پارتی کرێکارانی کۆریا چەمکی سەرکردەی ئایدۆلۆژی بەخشرا بە کیم جۆنگۆن و بە فەرمی کرا بە یاسایی. ئەماش دەسەڵاتی تەواوەتیدا بە کیم کە هەموو لایەنە پەیوەندیدارەکانی وەک دەوڵەت، سەربازی، ئابووری و کۆمەڵایەتیەکان بچنە ژێر بڕیاری تاکڕەوانەی کیم جۆنگۆنەوە. لێرەوە دەکرێت بڵێن کە سەرکردە تاکڕە و دیکتاتۆرەکان یەکەم شت کە پەنای بۆ دەبن بریتیە لە هەمواری پەیڕەوی حیزبی و هەمواری دەستوری وڵات. ئەمە ئەو شتەیە کە هاوشێوەیە لەناو هەموو سەرکردە پشتاوپشتەکان. بافڵ تاڵەبانی لە کۆنگرەی پێنجام یەکەم شت پەنای بۆ بێت گۆڕینی تایتڵی سەرۆکی حیزب بوو کە لە دامەزراندنیەوە سکرتێری بوو، دواتر کرا بە هاوسەرۆکی و ئەمجاراش بوو بە تاکسەرۆکی. کیمیش هەمان شتی کرد و ناوی سکرتێری لە حیزبەکەی باپیرەی کردەوە و گۆڕی بۆ سەرۆکایەتی، دەست بە سەرداگرتنی هەموو جومگەکانی حیزب. تایبەتمەندێکی سەرەکی کۆنگرەی پێنجەمی یەکێتیە، سەرکردایەتی ئەنجومەنەکان دەکات، بڕیاری لادان و گۆڕین و دوورخستنەوە لە دەستی خۆیدایە، سەرپەرشتیاری دەستگای دارایی دەکات. هیچ هاوبەشێکی وەک جێگیری نیە لە بڕیارداندا. سەرۆکایەتی و سەرپەرشتیاری هێزە چەکدارەکانی حیزبی دەکات و دەتوانێت بە دڵی خۆی ئاڕاستیان بکات کە ئەمە تایبەتمەندی سەرۆکی حیزب نییە و هی سەرۆکی دەوڵەتە. سەرپەرشتی خەرجی و داهاتەکانی حیزب دەکات، سەرپەرشتی بۆردی ئەنجومەنەکان دەکات و لەگەڵ دەیان دەسەڵاتی دیکە. کەواتە هەمواری پەیڕەوی ناوخۆی یەکێتی، هەمواری کۆکردنەوەی دەسەڵاتەکانە لە دەستی بافڵ تاڵەبانیدا، کۆکردنەوەی بڕیاری ئەوەل و ئەخیر لە دەستی یەک کەسدا. ئەماش کوتومت هاوشێوەی حیزب و ڕێکخراوە تۆتالیتار و سەمکارەکانە لە دنیادا، بە کورتی کیمی بێم و بافڵی ڕیشن، کیمی پەنیرخۆر و بافڵی ڕێدبۆڵ، کیمی گۆشتن و بافڵی جیم و کاراتی، کۆکراوە و زادەی یەک کارخانەن و لە هەناوی حیزب و پەیڕەوێکی سەمکارانە سەر دەردەکەن.